بەڵێ لەسەر بابەتی درێژکردنەوەی ماوەی یاسایی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق من میوانێکم لەگەڵا جوانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە بەغدا و ڕاستەوخۆ میوانمانە. بەڕێز غەلای ئەم کاتت باش. تەمەنی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان درێژکرایەوە. ئێوە ئێستا ئامادەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن؟ مەبەستمەوەیە هیچ کەم و کوڕی و کێشە و گرفتێکی هونەری تەکنیکی ماوە لە بەردەم ئێوە؟ السلام عليكم. سڵاوتان لەبێت. دوای دەنگدان لەسەر درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردنەکان یەک لەسەر سیویەک لێرەوە بۆ ماوەی 6 مانگ درێژ کراوەتەوە. هاوکات ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوا کۆمیسیۆن بتوانێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە ببات. بێگومان ئێستا کۆمیسیۆن ئامادەیە بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. زۆر باشە. مەوعیدە دیاری کرابوو کە 6 حوزەیران لەم دەی حوزەیران کە لەم ماوەیەدا هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئایا لەم ماوەیەدا هەڵبژاردن ئەنجام ئەدرێت یان نەخێر ئێوە چاوەڕێن بڕیاری دیکە بدرێت ئەم بارەیە؟ بەڵێ لەبارەی ئەوەی ئاماژەت بەو ڕێکەوتدا بێگومان ئەم ڕێکەوتە لە ئێمە هەیە، بەڵام دوای درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆن ئێستا کۆمیسیۆن لەگەڵ سەرۆکایەتی هەرێم دەبێتەوە بۆ ئەوەی بتوانێت مەرسومێکی نوێ لەبارەی ڕێکەوتی هەڵبژاردنەوە دیاری بکات. کەواتە پێتان وایە هەڵبژاردن لە دەی حوزەیران ئەنجام نادرێت؟ لەبارەی دیاریکردنی هەڵبژاردن بێگومان ئێمە ئامادەین و ملتەزمین بەو بڕیارەی کەوا پێشترداواتە لە دەی حوزەیران، بەڵام کە پێشتر لایەن سەرۆکایەتی هەرێم دەرکراوە، بەڵام ئێستا قۆناغێکی نوێ هەیە، فەراغێکی زۆر گەورە دروست بووە بۆ ئەم هەڵبژاردنە. بەڵام دوای ئەو ڕووداوانەی کەوا ڕوویدا خۆتانزان هەندێک پێشات هەبوون لەبارەی بڕیاری وەلایی و بڕیارەکانی دادگای فیدرالی، بۆیە ئەمە هەموو کاریگەری بەسەر خشتەی بەڕێوەبردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کردووە. هاوکات ئێستا خۆتان زانن قۆناغێکی دابڕاو هەبوو لەو ماوەیەدا، بۆیە هەموو ئەوانە کاریگەری بەسەر ڕێوشوێنی بەڕێوەبردننی هەڵبژاردنەوە هەبووە، بە تایبەتی لەبارەی ئەو بڕیارانەی کەوا هەبوو. هاوکات دابشکردنی کورسەکانیش بە هەمان شێوە، کورسەکانی تایبەت پێکاتەکان هەموو ئەمانە کاریگەریان بەسەر کارەکانی ئێمەوە هەبووە. بۆیە لەبارەی ئەم هەڵبژاردنەوەکەوە بڕیار بوو لەدا بکرێ و لە ماوەیەکی نزیکدا سەرۆکایەتی هەرێم ڕێکەوتێکی دیکە دیاری دەکات. بەڵێ بەڕێز غەلای، دوێنێ دادگای فیدراڵی بابەتی گەڕانەوەی 5 کورسی کۆتاکان لە کۆی گشتی 100 کورسەکەی هەرێمی کوردستانی یەکلایی کردەوە و 5 کورسی گەڕانوەتەوە بە پێکاتەکان، بەڵام تا ئێستا پێکاتەکان لەسەر ئەو بابەتە ڕازی نین و هەر ئەمڕۆ پێشکەمێک ئەویان ڕاگەیاند کە ئەوان بایکۆتی هەڵبژاردنەکەن. ئەم کێشە و گرفتانە تا چەند ئەبنە هۆکارێک بۆ زیاتر دواکەوتنی هەڵبژاردن؟ ئەم بابەتە کە لەلایەن ئەنجومەنی دادوەریەوە دراوە، ئەمە وا دەکات کەوا پێویستە کۆمیسیۆن و شاندی یاسایی هەڵبژاردنەکان و هاوکات هەموو بڕیارەکانی دادگای فیدرالی ئەمانە ئەو بڕیارانەکەوا پێویستە جێبەجێ بکرێن. بۆیە ئەم بڕیارە لەلایەن دادگاوە دەرکراوە. بێگومان ئێمەش لەسەرمانە کە ئەم بڕیارە جێبەجێ بکەین، چونکە ئەمە شتێکی حەسم کراوە بەڕاستی. بۆیە ئەوە لایەنێکی فەرمیە و دەکرێت بڕیارەکانی جێبەجێ بکرێت. زۆر باشە. لە ئەگەری درێژکردنەوەی ماوەی هەڵبژاردن یان بڕیاردان لەسەر ماوەی هەڵبژاردن
تەمەنێکی دیکە مەودایەکی تەمەنی دیکە دێتە نێو هەڵبژاردنەکان ئێوە چۆن تعامل لەگەڵ ئەم تەمەناکەن چۆن داخڵی هەڵبژاردنەکانیانەکەن بۆی بێبەش نەبن لە مافی دەنگدان ئەو ماوەیەکەوە ڕاست دیارکراوە بێگومان هەموار کراوە بۆ ماوەی 6 مانگ ئێستا درێژ کراوەتەوە بۆیە کۆمیسیۆن پێویستە لەسەرەتی ئەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بات بۆیە ئێمە پابندی بەو بڕیارەین و پابندی هەموو بڕارەکانی ئەنجومەی دادوەرین و بە هەمان شێوە دادگای فدرالین بۆیە ئەم هەڵبژاردنێکەوە دەکرێت هەر بێگومان لە نێو تەمەنی کۆمیسیۆندا دەبێت. بەڵێ پێم وابێ پرسیارەکەم بە دروستی نەگەیشت مەبەستم لەوە بوو کە ژمارەیەک لە خەڵک تەمەنیان نەگاتە سەروی 18 ساڵ لە ئەگەری درێژکردنەوەی ماوەی هەڵبژاردن یان دواخستنی ماوەی هەڵبژاردن ئەمانە چۆن ئەتوانن دەنگ بدەن و بێبەش نەبن لەم هەڵبژاردن. بەڵێ نوێکردنەوەی بایۆمەتری کراوەیە لە هەموو پارێزگاکان عێراق بە تایبەتی لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کە 4 مەرکەزمان هەیە بۆ ئەوەی بتوانن تۆماری بایۆمەتری بکرێت ئەوانێکەوە تەمەنیان لەدایک بوونیان 2006 هەموو ئەوان دەتوانن بچن خۆیان تۆمار بکەن و هەموو زانیاریەکانی خۆیان ڕوومکەوە و دواتر بەنجەمەری خۆیان دابنێن بۆ ئەوی بتوان بەشداری لە هەڵبژاردنەکان بکەن. ئێستا نوێکردنەوە و تۆمارکردن کراوە بۆیە هەر کاتێک ئەگەر بێت و سەرۆکایەتی هەرێم کاتەکەی کاتی هەڵبژاردنەکە دیاری بکات بێگومان ئەوانێکەوە خۆیان تۆمار کردووە و سەروی 18 ساڵن دەتوانن بە شێوەیەکی ڕاستەخۆ بەشداری لە هەڵبژاردنەکان بن بۆیە ناوەندەکان کراوەیە پشت بەخوا ئێمە دەچینە ئەم قۆناغە و کارەکە بەڕێکی بەڕێوە دەچێت. زۆر باشە ماوەکانی ڕابردوو قسە لەسەرەوە هەبوو کە ژمارەیەکی زۆر لە دەنگدەران پەنجەمۆریان ناخوێنرێتەوە بە 400,000 کەس مەزەندە ئەکرا ئەم کێشەیە چی لێ هات ئایا چارەسەر کراوە یان هەوڵی چارەسەرتان داوە بۆ ئەم بابەتە؟ ئەم بابەتە 400,000 کەسە بە بۆچوونی منەمە ئەم ژمارە ڕاز نییە ئێستا نوێکردنەوە کراوەتەوە تۆ باست کردکەوە 400,000 کەسە دەتوان هەموو ئەوانێکەوە کێشیان هەیە دەتوان بچن ڕێکارەکانی خۆیان بکەن و زانیاریەکان بدەن بۆیە ئێستا هەموو ناوەندەکان کراوەتەوە بچنە نزیکترین ناوەند لێرەوە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی ئێوەشەوە بانگەوازێک ئاراستەی دەنگدرام بکەم ئەوانەیەکەوە کێشیان هەیە بچنە بۆ ناوەندەکان داژنیکە زانیاری خۆیان تۆمار بکەن بە تایبەتی ئەوانەیەکەوە پێویستە تەمەنیان سەروی 2006 بێ پەنجەمۆری خۆیان وەربگرن و ڕێکارەکان جێبەجێ بکەن. بەڵێ بەڕێز جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سپاس بۆ بەڕێستان.